نازاندرێت چێ سەلوان مۆمیکای کوشتووە. پۆلیسی سوید دەستگای هەواڵگیری و تەواوی هێزانیەکانی وڵاتە بە دوای بکوژی سەلوان مۆمیکا دەگەڕێن کەچی تاوەکو ئێستا ناسنامەی بکوژەکەی مۆمیکا ئاشکرا نەبووە و گومان لێکراوانیش ئازاد کرا. شەوی چوارشەممە لەسەر پێنجشەممە سەلوان مۆمیکا ئەو گەنجەی قورئانی پیرۆزی سووتان لە ماڵەکەی خۆی لە شاری سۆدەرتەلیە بە دەستڕێژی گول لە کوژرا و تاوەکو ئێستا هیچ زانیاریەک لەسەر بکوژەکەی نییە. سەلوان مۆمیکا دوای سووتاندنی قورئانی پیرۆز هەمیشە هەڕەشەی لێ دەکرا و پۆلیسی سوید لە بەردەم ماڵەکەی پارێزگاریان لێ دەکرد. ئەمەش بە تایبەت دوای ئەوەی لە ساڵی 2023 کۆپیەکی قورئانی پیرۆزی سووتاند و کاردانەوەی جیهانی لێکەوتەوە. ڕۆژی پێنجشەممە دوای کوژرانی سەلوان مۆمیکا پۆلیس و دەستگای هەواڵگیری سوید دەستگیرکردنی 5 کەسیان بە تۆمەتی کوشتنی ناوبراو ڕاگەیاند. بەڵام دوێنێ هەینی داواکاری گشتی ستۆکهۆڵم تەواوی گومان لێکراوانی ئازاد کرد و ڕاگەیاند. تۆمەتبارەکان تەواوی گومانەکانی دادگایان ڕەواندۆتەوە و ئێستا هیچ هۆکارێک نییە تاوەکو ئەو کەسانە بە دەستگیرکراوی بهێڵین. سەلوان مۆمیکا گەنجێکی ئاشووری عێراقیە و پێشتر لە قەزای حەمدانیە نیشتەجێ بووە. لە ساڵی 2018 چووەتە سوید و لە ساڵی 2021 مافی مانەوەی بۆ ماوەی 3 ساڵ وەرگرت. دوایەوەش دەستی بە دژایەتی ئیسلام عێراق و سەرکردە شیعەکان کرد تا دوجار دەستی برد بۆ سووتاندنی قورئانی پیرۆز و ڕۆژی 29 مانگا لە ماڵەکەی خۆیدا لە کاتی لایڤی تیکتۆکدا کوژرا.